سەرکردەی حیزبولیانە کوردستانیەکان لە پەرستگای کەرکووک جەخت لەسەر هەستیاری دۆخی ناوچە جێنا کۆکان دەکەنەوە و ڕایدەگەیەنن بۆ خۆناغی دوای ڕفراندۆمیش پێویستە دەرگای گفتوگۆ بەڕووی بەغدا بەکراوەی بمێنێتەوە. کورد دەبێت دانیشتن لەگەڵ بەغایە بکە و بڕای بە حیوار هەبێ وەکو ئیعلانیش کراوە و ڕاگەیاندراوە کە سەرکردایەتی سیاسی بڕای بە ئەو گفتوگۆیانە هەیە، بەڵام بەداخەوە عێراق تا ئێستا ڕای بۆ گفتوگۆیانە نییە، بۆیە ئەو دەرگایە پێویستە بە بەردەوامی کراوە بێت بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەوە بۆ هێورکردنەوەی ئەو وەزعانەی کە لە ئەنجامی پرۆسی ڕفراندۆم لە کوردستان و لە ناوچەکە ڕووی داوە. پێویستە سەرکردایەتی سیاسی کورد بە پلانێکی استراتیژی تۆکمە کە پشتگیری ڕای خەڵکی کوردستانی لە پشتبێ بچێتەوە بەغا و لەگەڵ بەغایە بکەونەوە گفتوگۆ. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش تاکید لەسەر گفتوگۆ دەکاتەوە بۆ چارەسەری کێشەی ناوچە جێناکۆکان و ڕایدەگەیەنێت چەندین دۆستی پێویست بە ناوچە جێناکۆکان ماوە بە وتوێژ لەگەڵ بەغدایەک لای بکرێتەوە. بە پێی دەستوری عێراقی لە مادەی 140 کە کورد خۆی عەرابی مادەی 140 بووە و دەنگی خەڵکی کوردستان دەنگیان بەو مادەیە داوە. کەرکووک ناوچەیەکی جێناکۆکە پێوترێن متەنازع عەلەیها، واتە خەڵکی ترش حەقی ئەوەی هەیە داوای بکات بۆ خۆی وە کۆمەڵی ڕێکار گیراوەتە بەر لە قانونەکانە دیاری کراوە. دوای ئەو ڕێکارانە چارەنووسی کەرکووک یەکلا ئەکرێتەوە. ئێستا لەم ڕفراندۆمەیەدا لایەنی کوردی تاکلایەنە بڕیاری ئەوەی داوە لە کەرکووکە ڕاپرسی بکرێ و دوو پێک هاتەی سەرەکی شارەکەش کە عەرەب و تورکمانن بایکۆتی ئەو ڕاپرسییان کردووە و لە ماوەی ڕابردووە ئەنجومەنی پارێزگای کەرکووک تاکلایەنە بەبێ تەوافق تەنها لەلایەن لستی برایەتی وە کۆمەڵی بڕیار دەرکراوە، چی بڕیاری بەرزکردنەوەی ئاڵای کوردستان بێت، چی بڕیاری بەشداری پێکردنی کەرکووک بێت لە ڕاپرسی و کۆمەڵێ بڕیاری تر تاکلایەنە بێگەڕانەوە و شەراکەت لەگەڵ پێکهاتەکانی تراو بەبێت تەوافق بڕیارەکانی دەرکردووە و لایەنە بەرپرسەکانی عێراقی و وڵاتانی دراوسێ و وڵاتە زلهێزەکان و تەنانەت ئەنجومەنی ئاسایشش داوایان لە کورد کرد ئەم ڕاپرسیە دوا بخا کە ئەوان بە سەرپەرشتی ئەوان و بە ناوەندگێڕی ئەوان گفتوگۆیەکی درودرێژ لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا دروست بێت بۆ چارەسەرکردنی پرسی کورد و کێشەکانی کورد لە ژێر سەقفی ئەو دەستورەی کە دەنگی پێدراوە. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی بۆ دەکەن ئەگەرچی باشترین نەگەر لەم قۆناغەدا ئەگەری سەلمانی ئەنجامەکانی ڕفراندۆمە، بەڵام پێویستە سەرکردایەتی کورد گفتوگۆیەکی بەرپرسیارانە لەگەڵ بەغدا بە چاودێری نێودەوڵەتی ساز بکات بۆ چارەسەرکردنی کێشەی ناوچە جێناکۆکان. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.